مەسەرەی گربوونەوەی مۆزەفان یان فەرمانبەران و مامۆستایان و بەشێک لە خوێندکاران شتێکی نامۆنیە بەڕێوە حکوومەتەکە هەیە هەمووی داوای مافێکی خۆی دەکات کە مافێکی دێزەوتکراویش تەنانەت سەرەتاترین ماف دابینکردنی موچێ لە وادەی خۆی 25/4 26/4 چاوەڕێی موچەی مانگی سین مانگی دوومان وەرگرت 50 ڕۆژی پێچوو ناکرێت چیتر ئێمە وەک فەرمانبەرانی زانکۆ ئەمڕۆ ڕێگای سەرەکی ڕانیە ماداخستووە و بەردەوامیش دەبین ڕۆژانی ئایندە تا هاتنی موچەکانمان ناکرێت ئێمە وەک جەژنی نەورۆز بەبێ موچۆ بە جیبانی خاڵی بەڕێمان کرد جەژنی ڕەمەزانیش ئاوا بەڕێکەین بەڕاستی داواکاریمان دابینکردنی موچەیە ینی پێش هەموو شتێک موچەیە مافێک سەرەتایی چیتر دواکەوتنی موچە نەکەوێتەوە دو خۆزارتی خوێندنی باڵا هەمیشە دەکەوێتە کۆتا ڕیزبەندەکان هیواخوازین یعنی بەجددی ئەو دادیە بەستە لە موچەکانمان فەرمانبەرانی سەرجەم بەڕێبەراتەکانی زانکۆی ڕاپەڕین بڕوانی بڕیاری گربوونەوەماندا ئامانجدا گربوونەوەکەمان دروستکردنی فشارە لەسەر حکوومەت بۆی ئەوەی کە موچەکانی ئێمە چەند جارێکە لەو بەرواری کە دیاریەکە دوا ئەخرێت بەجددیەوە جێگەی پرسیارە بۆ ئێمە لەوەی کە دەزانی کە داهاتی ناوخۆی هەیە دەزانی سعرینەوە دۆپەڕی بەرزیدا دەزانی کە ئەو بجێ لە عێراقەوە دێت لە بەغداوە دێت لە کاتی خۆیدا دەوەی کە نازانین هۆکار چییە بەرچاو ڕوونیەک ڕوونکردنەوەیەکمان نادەنێ بۆی موچەکانی ئێمە لە کاتی خۆیدا نایەت